سەرەتا زۆر سپاسی خوای گەورە دەکەم کە ئەو دەرفەتەی بەم بەخشیوە سەفەری حەز بکەم ئەمساڵ و بچووکترین حازی کوردستان و هەرێمی کوردستانم و دەستخۆشیش لە هەموو بەڕێزان دەکەم کە یارمەتیان دام و سەفەرەکەش ئینشاڵڵا خێرە بێ بۆ هەر هەمومان و بەخۆشی هەموو لایەکیان. زۆر هەت بەخۆشەکەم کەمە سەفەرەکەین خوای گەورە دەعوەتی کردینە ماچینە دەعوەتی خوای مەمنون ئەو خوا گەورەی نەما ان شاء الله الرحمن يا ربي خدايا قسمتي هما بيت حجي دو حال وهما كاين دو حال وكردستان كاين والله الا ما بتزمم هشتي عندنا الخوشمكو والله هلا جبنا نسينا من نقراو اجال من نسي اول واحد ناهم قراو اري والله لا خوا زاد بي شكر من الاخوي الحمد لله يا ربي خدايا مملكتي ما بباريس خويا لو خاتي سيدي سرور